ڕاگەیەندراوە جگە لەو حەوت خاڵە باسی چی ترتان کرد؟ بەڵێ خۆی ئەو حەوت خاڵە کۆی هەموو ئەو بابەتانە بوو کە لە کۆبوونەوەکە باسکرا هۆی کۆبوونەوەکەش ئەوە بوو کە ئالوگۆڕی بیرورا بکردن لەلایەن لایەنە سیاسیەکان لەگەڵ سەرۆکی هەرێم دەربارەی دوا پێشهاتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی پرسی سەرۆکایەتی هەرێم و هەوڵدان بە هەموو لایەنێک بۆ ئەوەی بگەینە تەوافقێک یاخود سازانێکی نیشتیمانی بۆ دەربازبوون لەم قەیرانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە دەربارەی سەرۆکایەتی هەرێم و بە بەشداریکردنی هەموو لایەنە سیاسیەکان ئەم کێشەیە چارەسەر بکرێت و سازانێکی نیشتیمانی لەسەر بکرێتن نەک تەوافقەکە سنووردار بکرێت لەلایەن 5 لایەنە سەرەکیەکەی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکانیش هەمویان بە شێوەیەکی کراوە ڕاو بۆچینی خۆیان دەربارەی پرسی سەرۆکایەتی لەگەڵ سەرۆکی هەرێم تاوتوێ کرد سەرۆکی هەرێمیش لەم بارەیەدا بیرڕای خۆی بۆ لایەنەکان دەرخست. باز لەوە کرا ئێوە لە کۆبنەوەی ئایندەدا بەشداریە بن لە کاتێکا پێشتر بایکۆتان کردبوو ئەو لایەنانە؟ نەخێر ئێمە پێشتر خۆمان داوامان کردبوو کە پێویستە لەم کۆبوونەوەانە کە ئەو کۆبوونەوە 5 قوڵایەنە کە ئەنجام دەدرێت دەربارەی پرسی سەرۆکایەتی هەرێم وە لە هەموو پرسە سیاسیەکانی هەرێمی کوردستان پێویستە پێکهاتەکان تورکمان و کورد و ئاشوری بەشدار بن لایەنە سیاسیەکانی دیکەی پەرلەمانی کوردستانش بەشدار ببن بەڵام پاشتن کۆبوونەوەیەکی دیکە لە شێوازی بانکهێشکردنەکە ئێمە ناڕازی بووین و بڕیارماندا کە بەشداری ئەم کۆبوونەوەانە نەکەین چونکە کە تەماشای ڕاگەاندراوەکەمان کرد لە سەرۆکایەتی هەرێم 5 لایەنەکە لەسەروەی پێکهاتبوون کە پێویستە نوێنەرێک لە تورکمان و نوێنەرێک لە کورد و ئاشوریەکان بەشدار بیتن. ئێمەش کا پاش کۆبوونەوە لایەنە سیاسی تورکمانیەکان لایەنە سیاسی کردان سریان ئاشوریەکانیش یعنی ئەمە کەمکردنەوەی لە پێگەی نەتەوەکان لە هەرێمی کوردستان ئەگەر ئێوە دەتانەوێت تورکمانەکان و کورد و ئاشوریەکان بەشدار بن لەم پرسە گرنگانە پێویستە بگوترابە لایەنی تورکمانیش بانکێشکراوە لایەنی کورد و ئاشوریش بانکێشکراوە بەڵام کە دەڵێن نوێنەرێک بانکێش بکرێت یان بە شێوەیەکی وە نیشاندن کەواتە خێر بە تورکمانەکان دەکەن یاخود ئیمتیازێک هەیە تەنها لە کۆبنەوەی ئایندە بەو شێوازی ئەوەی ئێمەیان بانکێش کرد بەو شێوازە بکرێتەوە خاڵی یەک ئامادە نابین خاڵی دوو هەتا ئێستا ئەم کۆبنەوە 6 کۆبنەوە کرایە تورکمان و کورد و ئاشتیەکان بەشدانە بن لەم کۆبنەوەانە ڕۆژی یەکشەم ئێمە بۆچی بەشدار بین بەڵام سێ ڕای ئەوەش ئەگەر بینیمان کە پێویستە بۆ سازانی نیشتیمانی و بۆ ئەوەی کە ئەم لەم قەیرانەتی دەباز بین پێویستە بەشدار ببین بەشدار دەبین پێشتر بەڵام ڕۆژی یەکشەم هەتا ئێستا ئەوان بەشداری ئەمەیان بانکێش نەکردیە ینی لەم پرسە سیاسیانە تەنها پێنجخۆڵی دادەنیشن کۆبنەوە دەکەن خۆی جارەکەی دیکەش من باسم کرد گوتم 5 لایەن هەیە هاوپەیمانیان هەیە حکوومەتیان پێکەیناوە لە تەوافقش هەر 5 لایەنەکە دادنیشن لە هەموو وڵاتانە جیهان کە تەوافق دەکرێت لایەنەکانی حکوومەت لەگەڵ لایەنەکانی دەرەوەی حکوومەت دادنیشن لەگەڵ لایەنە سیاسەکان دیکەش دادنیشن دەڵێن دەمانەوێت سازانێکی نیشتیمانی بکرێتن بەڵام خۆیان حکوومیەتان تشکیل کردیە و خۆیانش بەبێ ئەوانەی لایەنەکانی دەرەوەی حکوومەت دادنیشن دەڵێن ئێمە سازان دەکەین ئەمە سازان نییە ئەمە ڕێککەوتنی هاوپەیمانەکانن لە ناوانێک کە حکوومەتیان تشکیل کردووە بۆیە ئەم سازانە کەم و کورتی تێدا دەبیتن ئەگەر تورکمان و کورد و ئاشوری و هەموو ئەو حزبانێکە لە پەرلەمان بەشدار نەبن و پێویستە بیرۆڕای حزبە سیاسیەکانی دیکەش وەربژێتن چونکە هەر شتێک بڕیار لەسەر بدرێتن هەر دەستەوە پەرلەمان هەر دەنجی لەسەر دەدرێتن بۆیە لایەنە بڵێ کاک محەممەد دەگەڕێم وڵات هەر وابستە بە کۆبوونەوەکەی ئەمڕۆی مەسعود بارزانی لەگەڵ بەشێک لە لایەنە سیاسیەکان ڕاستە خۆلەستۆدەکانمان لە شاری ستێمانی نەسڕوڵڵا سۆرچی بەرپرسی مەکتەبی سیاسی حزبی ئایندە لەگەڵمان دەبێت. کاک نەسڕوڵڵا سڵاوت لەبێ ئێوە بۆ کۆبنەوەی 5 خۆڵی بانگێشتکرا بوون؟ بەڵێ سڵاوتان لێوێ بەڵێ ئەمڕۆ ئێمەش بانگێشتکرا بووین بۆ ئەم کۆبوونەوەی ئێستا ئەمەی ئەمڕۆ کە لە سەرۆکایەتی هەرێم ئەنجام درا. باش ئێوە بە بارزانیتان وت کە درەنگە گلەیەکانی خۆتان پێگەیان وەڵامی ئەو چی بوو پێتان وت کە
ئەوەی ئێوە کردوتانە لە ڕابردوودا گلەکانی خۆتان پێودنەتان و درەنگ بوو بۆم کۆبوونەوەی وەڵامی بارزانی چی بوو؟ بەنسبەت جەنابی بارزانی بەڕاستی هەموو بە تێر و تەسەلی و بە ڕاشکاوانە قسەکرا لەم کۆبوونەوەیە و ئەویش گلەی هەبوو کە ئەو لە بدایەتی سەرەتای دروستبوونی ئەم پەرلەمانەی هەڵبژاردننی ئەم پەرلەمانە نوێیە دەبوایە لەو کاتەوە ئەوان دەست بەکار بن و بەڵام هەتا ئێستا کە دەست بەکار نەبوون هەتاکو شتێکی کەمی مابوو اینجا هاتنە ئیشکردن و ئەمانە و ئەمەش بەڕاستی وەختێکی درەنگ بوو و دەبوایە ئەوان تەبەن حەسەب قسەی کاک مەسعود دەبوایە ئەوان ئەو کۆبوونەوەی 23 حوزەیران نەکرێ ئەگەر بەهاتایە کۆبوونەوەکە نەکرا بووایە خۆی وتی من ئامادە بووم ڕۆژی 28 بێمە سەر تەلەڤیزیۆن و بڵێم کاکە من ئەمانەتەکەم بەجێگەیاند و فەرموو ئێوە چیەکەن بیکەن بەڵام ئەو لەو ینی مەبەستیەوە بوو کە دەستی لە کارە کێشایەوە بەڵێ خۆی گوتی ئەمڕۆ خۆی وتی چی نەسی قسەکەی کاک نەسڕۆڵڵە بەڵێ گوتی ئەگەر بەهاتایە ئەوان لە 23 کە ئەو پێی دەگوت کۆدەتا نەکرا بوایە ڕۆژی 19 ئەو یا 20 مانگ من دەهاتمە سەر تەلەڤیزیۆن و دەمگوت من ئەمانەتەکەم جێبەجێ کرد فەرموو ئێوەش وەرن چێدارێن و چۆن حەلیەکەن من ئامادەم. ئەی پێتان وت ئێستا ئەڵی چی بیان بۆ ئەمەد نەکرد لەبەر چی؟ لەبەر ئەوەی ئەوان ویستیان ئەو کۆدەتایە بکەن کە لە 23 حوزەیران کرا ئەمە ڕەتفعلی دروست کردووە لای ئەو و هەروها لای پارتی طبعاً و نەتیجەکە ئەوە بووە کە ئەو شتەی نەکردووە. یعنی ئەمە ڕەتفعل بووە؟ ئەگەر نابارزانی ئامادە بوو دەستبەرداری پۆستەکەی بێت وەزارەتی بێنە؟ ئەو مەسەلەن زیاتر لەوە مەسەلەن دەڵێ دەبوایە پێشتر ئێمە سازان بکەین ساڵێک پێشتر سازان بکەین نەک ئەمڕۆ لە ئاخیر و ئۆخرەکەی دەست پێ بکەین سازان بکەین کەواتە نەکرا کە نەکرا ئەوان ویستیان بەش بەو شێوەیە وەزعەکە یعنی وەزعەکەیان ڕاگەیاند کە وەزعەکەیان ڕاگەیاند ئەمە وەزعێکی تری لێکەوتەوە ئەویش ئەوە بوو کە ئەو نەهات و ئەم شتانەی جێبەجێ نەکرد. باش کاک محەممەد کاتێک کە مەسعود بارزانی ئاماژەی بۆ کردەبوو زووتر و ساڵێک لەمەوبەر سازان بکرایە و ئەم بابەتە بە تەوافق یەکلایی بکرایەتەوە نەکرا ئێوە پرسیتان بۆ نەکرا؟ خۆی ئەم بابەتەی یاخود ئەم قسەیەی ئاراستەی پەرلەمانی کوردستان و لایەنەکانی کرد لە پەرلەمانی کوردستانن ینی لەبەر ئەم سازانە هەتا ئێستا نەکراوە پێشتریش ئەو پرسیارەتان کرد هۆکاری ئەمەتان زانی بۆ نەکراوە کێ کەم تەرخەم بۆ لەمە کێ هۆکاری نەکردنی ئەمە بووە؟ خۆی کێشەکە لەوە سەری هەڵداوە کە ئێستا من باسی شتێکتان بۆ دەکەم لە مەسەلەی دەستور سەرۆکایەتی هەر پەرلەمانی کوردستان دەست پێشخرێکی زۆر جوانی کرد بۆ چارەسەرکردنی مەسەلەی دەستور سەرۆکایەتی پەرلەمان سەردانی سەرۆکی هەرێم و هەموو حزب لایەنەکانی کرد و توانی توافقی سیاسی ئەنجامداتن پاش ئەنجامدانی ئەو توافقە سیاسیە ئەمان لە چوارچێوەی یاسا ببوو بە پرۆژە یاسایەک لە پەرلەمانی کوردستان دەرچوێنرا دەبوایە پەرلەمانی کوردستان دووبارە ئەو ڕۆڵە ببینیتەوە بۆ چارەسەرکردی ئەم کێشەیە توافق پێش ئەوەی ناو هۆڵەکانی ژوورەکانی بەڵێ ببەخشە من ئەم پرسیارم لە تۆ کردوم ئایا ئەم پرسیارەتان لە بارزانی کردو وەڵامی بارزانی دەویست پرسیتان بۆ کێ هۆکار بووە؟ خۆی پەرلەمانی کوردستان بۆ هۆکار دەزانیت چونکە پەرلەمانی کوردستان بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ ئەوەی کە لایەنە سیاسیەکان تەوافق بکەن ئەم کێشەی پرسی سەرۆکایەتی هەرێم وەکو پرۆژەیەکی خزمەتگوزاری و ئەو پرۆژانەی کە لە پەرلەمانی کوردستان پێشکەش دەکرێن بە پرۆژە یاسا هەوڵدرا چارەسەر بکرێتن بە بۆ ئەوەی بیرۆڕای سەرۆکایەتی هەرێم و تەوافقێک لەلایەن لایەنە سیاسیەکان ئەنجام بدرێتن بەبێ ئەوەی بیرۆڕای لایەنە سیاسیەکانی دیکە وەربژێت کاگەر ئێمە تەماشای تابلۆیەکە بکەین دەبینین چار لایەنی سیاسی چار پرۆژەی یاسایی یان پێشکەشکردیان ناوڕۆکەی هەمان ناوڕۆکە لایەنە سیاسیەکانی دیکە بە پارتی دیموکراتی کوردستانەوە پرۆژە یاسایان نیان چاوەڕوانی تەوافقی سیاسیان دەکرد کێشەکە لێرەیە پێویست بوو پێش ئەوەی کە ئەگەر بەبێ ئەوەی تەوافقی سیاسی بکرێتنەوە ئێمە پرۆژە یاسایەک پێشکەش بکەن کەواتە ئێمە دەمانوێت بەڕێگای یاساکان شتێک ئەنجام بدەین کە پێچەوانەی ئەو تەوافقە سیاسی بیتن کە لە 2013ەوە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەساسی ئەو تەوافقە بنیانراوە.
پرسیتان بۆ لە کۆبوونەوەکانی ڕابردووە لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم بارزانی لە کۆبوونەوەکانە بەشدار نەبووە ئاماژی بۆ کرد کە ئەم جارە بەشدار دەبێت مەرجی چی بوو بۆ بەشداریکردن بڵێ بەشدار دەبێت بەڵام بە مەرجێک ئەم لایەنانە هەر هەمووی ئەوەی کە ئەمڕۆ داوەتی کردبوون ئەوانی پێشتریش و هەندێک کەسایەتیش هەیە مەسەرەن ئەمانەش بەشدار بن ئەو گوتی من هیچ مانع نییە بەشداری ئەم کۆبوونەوانە دەبم و وەکو پێم گوتی بەڵام بە مەرجێک کەس پاش نەخرێن نەک هەر حەسر بی لەسەر ئەم پێنج حیزبە چێ پاشی خستون چه حەسری کردو بۆ ئەمانە پرسیتان ئەم کلیانەتان لە بارزانی کرد بەڵێ ئەو نەکەر ئەو من پێم وایە بەڕاستی ئەو خۆ لایەنەکانی دیش لایەنەکان ئەو چوار لایەنەکەی تر با بڵێن وەڵام بچینە بە پارتیشەوە نازانم بەنسبەت چۆنانی چۆنە نه ئەو پێنج لایەنە خۆیان نایانەوێ خەرکانی تر یاخود پێکهاتەکان وەکو حەزمی خۆیان بەشداری لە کۆبوونەوەکە بکەن مەسەرەن ئەڵێ تورکمان یەکێک هەڵبژێرن ئەڵێ کلد و ئاشووری یەکێک هەڵبژێرن تەبان ئەمانەش هەموو حیزبن لە بینی خۆیان ڕێک ناکەون چی هەڵبژێرێ بێ بۆ کۆبوونەوەکە کەواتە و دەیانەوێ بە عام مەسەن نەک هەر ئەوانەش دەڵێ ئەو حیزبانەی کە ئیزازەیان هەیە و لە پەرلەمانیش نین کە ئیزازەیان هەیە و لە پەرلەمانیش نین ئەمانەش بەشدار بن هەتا ئاخر قسەی ئەوە بوو گوتی ئەگەر بێت و ئەم حیزبانە لەگەڵ ئەمان ڕێککەوتن هەر بڕیارێکیاندا من ئامادەم جێبەجێکم باش نەتان و درەنگە بۆم کۆبوونەوەی بۆ پێشتر داوای ئەمەد نەکرد بۆ لەگەڵمانە کۆنە بوویتەوە ئەو پێشترێک کۆبوونەوەی کرا من خۆم ئامادە بووم لەگە جەنابی کاقادر سکرتێری حزب هەرچەندە ئەمە پاش ئەوەی کە لە سەفەری ئەمریکا گەڕایەوە بەڵام ئەو هەر شتێک بی هەر شتێک لەم بابەتانە بێ ئەم زیاتر دەیەختملی پەرلەمان چونکو پەرلەمان ئەمە ئیشی پەرلەمانە زیاتر نەوەک ئیشی کۆبوونەوەی پێنجقۆڵی کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان ئەمە بۆ ئیشی پەرلەمانە بۆ لە کۆبوونەوەکانە ئەو پێشتر دووەرنیەوە بەشدار بن کاکە ئەوان ئەڵێن ئەمانە چوار حیزبەکەی تر ناهێڵن ئەمانە بەشداری بکەن یعنی مەسعود بارزانی ئاماژەی بۆ کرد بەڵێ ئاماژەیان بەوە کرد ئەو چوار حیزبانە شەرتیان ئەوەیە ئەمانە نێنە کۆبوونەوەکان و تەنها ئەو پێنج حیزبێک کە لە حکوومەتن و حکوومەتیان تەشکیل کردووە تەنها ئەوانە بەشداری لەم کەواتە ئەمە ئەوە گەیەنێوانی کە بەشدارە بنەوە چن لە پارتیەوە نزیکن بەوە نا چونکە ئەو قسەشی ئەو باسیەوەشی کرد گوتی بەنسبەت ئێستا ڕایەک هەیە على ئەساس ئەو کۆتایانە کەمکەنەوە بەڵام گوتی ئەگەر دوژمنی پارتیش بن من ناڵم کەمیان کەنەوە دوژمنی پارتیش بن نەک دۆستی پارتی بن ئەو لەسەر ئەساسە نییە نازانم ئەو زە چوار حیزبەکە لەسەر ئەو ئەساسە حیسابیان بۆکە یان لەسەر ئەساسی ئەوەی کەوا حەزمیان بچووکە یاخود یەک ئەندام پەرلەمانی هەیە یاخود هەر نیەتی لەسەر ئەم ئەساسەیە باش لەگەڕێم وڵات کاک محەممەد لە ڕاگەنراوەکەدا ئاماژە بۆ کراوە دەڵێت لە خاڵی شەشەمە کارکردن بۆ دروستبوونی بۆشایی و پەکخستنی کارکردن بۆ دروستبوونی بۆشایی و پەکخستنی سازان زیان بە پێگەهرێمی کوردستان دەگەێنێ پێچوانی بەرژەوەندی باڵەکانی هەرێمی کوردستانە کەواتە ئەمە بە جۆرە لە جۆرەکان لێکدانەوەی بۆ دەکرێتیان مانای ئەوەیە کە خودی بارزانیش باوەڕی بەو بڕیاری ئەنجومەنی شورانی کاماژی بۆ کرده بوو سەرۆکێرم لە پۆستەکە منێت و تا بژاردی سەرۆکێکی نوێ خۆی بابەتەکانی کۆبوونەوەکە لەم شەش خاڵە کۆکرایتەوە ئەمە بەسی ئەوە نەبووە چکە سەرۆکی هەرێم خۆی باسی بڕیاری ئەنجومەنی شورای کردووە گوتی من ئێعتراف بە ئەنجومەنی شورا دەکەم و بڕیارەکەی ئەنجومەنی شورا ڕاستە و من وەکو سەرۆکی هەرێم بەردەوام دەبم لە پۆستەکەم وەکو لە سەرۆکی هەرێم تا وەکو چارەسەری ئەم کێشەی دەکرێتن لە دەربارەی ئەوەی کە کار نەکرێت کە وا دیار بکرێت کە بۆشایەکی یاسایی هەیە و پێویستە چارەسەر بکرێتن چێم بۆشایە دیسەکە مەبەستی چی بوو ڕوون ئێوە خۆاتێ بەشدار بوو لە نووسینی ئەم خاڵانە خۆی لە هەرێمی کوردستان ئەمە باس کرا لە هەرێمی کوردستان قەیرانی دارایی هەیە ئەم قەیرانی داراییە بە ئیرادەی خەڵکی کوردستان نەبووە لە ئەنجامی ئەو مامەڵە هەڵەیەی حکوومەتی مرکزی لەگەر هەرێمی کوردستان دەیکاتن یعنی ئەوان سەبەب بوونە و قەیرانیش دیکەمان هەیە لە حاڵەتی حربداین لە جەنگداین لەگەڵ داعش ئەم قەیرانە خۆمان دروستمان کردووە ینی خۆمان وامان کرد کە پرسی سەرۆکایەتی هەرێم ببێت بە قەیرانێک و بە وڵاتانی جیهان بۆ هەموو خەڵکرا بگەینین کە لە هەرێمی کوردستان بۆشایی یاسایی هەیە ینی لە زیاتی ئەوەی ئێمە کار بکەین بۆ ئەوەی
دەربخەین کە بۆشایی یاسایی هەیە باکار بکەین بۆ کەواتە هەیە و کەواتە بۆشایی یاساییەکە هەیە خۆتان لەسەرەوە متفق بوون کە بۆشایی یاسایەکە هەیە بەس لەسەر ئاستی نێودوڵەتی ئەمە فشارنەوە کارکردن بۆی کە دیار نییە بۆشایی یاسایی نییە خۆی ئەوان کە ینی لە زیاتی ئەوەی ئێمە نیشان بدەین کە بۆشایی یاسایی هەیە چارەسەری ئەم کێشەی بکەن کە نەڵێن بۆشایی یاسایی هەیە لەوەی کە بۆشایی یاسایی نییە لە ئەسڵدا چونکە بۆشایی یاسایی ئەو خالی خۆی هەیە ئیشکالیەتێک هەیە لەو مەسەلەیە نەک ئیشکالیەتی یاسایی جیاوازی هەیە لە بۆشایی یاسایی چونکە کورسیەکە بۆتان نەبووە ئەگەر بۆ شێوەیە بیر بکەینەوە بڵێن ئەگەر وادەی سەرۆکی هەرێم تەواو بوو بۆشایی یاسایی تەواو دەکرێتن پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێم بە گوێرەی یاساکە لە هەمان ڕۆژ هەڵبژاردن دەکرێتن ئەو ڕۆژێک کە وادەی یاسایی سەرۆکی پەرلەمان تەواو دەبێت هەڵبژاردن دەکرێت تا ئەو کاتێک کە سەرۆکی هەرێم سوێندی یاسایی دەخواتن چێ دەویتە سەرۆک هەرێم لە هەرێمی کوردستان خۆ ئەو کات سەرۆکی پەرلەمانش دەستنیشان نەکراوە کەواتە تەواوی ئەو لایەنانی تەواوی ئەو لایەنانی کە ئەمڕۆ لەگەڵ مەسعود بارزانی کۆبوون و هاوڕابوون لەگەڵەوەی کە بۆشایی یاسایی نییە و مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە هەمویان لە کۆبوونەوەکەی دانیشتبوون نەک وەکو سەرۆکایەتی پارتی لە سەرۆکایەتی هەرێم بوون وەکو کۆبوونەوە لەگە سەرۆکی هەرێم لە کۆبوونەوەکەدا بوون و بە سەرۆکی هەرێم مخاتەبەیان دەکردو و هەمویان لەگەڵ ئەوەدان لە هەموو قسەکانیشیاندا هەمویان لەگەڵ ئەوەدان کە سەرۆکی هەرێم ئێستا مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە تاوەکو ئەم پرسە چارەسەر دەکرێتن باش کاک نەسڕڵڵا لەمە لای تۆ ئێوەش پێتان وا بوو کە ئێستا بۆشایی یاسایی نییە مەسعود بارزانی تا ئێستا سەرۆکی هەرێمی کوردستانە خۆی هەر لە مەوزوعی داوەتەکە سەرۆکایەتی هەرێم داوەتەکەی کردووە کەواتە سەرۆکی هەرێم مەوجودە ئەگەر پارتی بیکردایە دەمانگوت ئەمە شتێکی ترە مەسەڵەن پارتی کردوێتی بەڵام کە خۆی و سەرۆکایەتی هەرێم کردی و دیوانی سەرۆکایەتی ئەم خەڵکەی داوەت کردو چوونە ئەوێ ئەمە معنای ئەوەیە سەرۆکی هەرێم بەردەوامە لە ئیشەکانی وەک حزبی ئایندە پێتان وایە بارزانی تا ئێستا سەرۆکی هەرێمی کوردستانە ئەو پۆستە بۆشایی نییە بەتاڵ نییە چۆن وەک حزبی ئایندە پێتان وایە کە تا ئێستا مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە بەنسبەت سەرۆکی هەرێم ئێستا حالیەن من پێم وایە هەتا سەرۆکەکی تر هەڵ نەبژێردرێ هەتا چارەسەری ئەم کێشەیە نەبێت سەرۆکی هەرێمە هەتا ئەو لەحزەیە کە بێت و سازان نەکرێ و چارەسەر نەکرێ هەر سەرۆکی هەرێمە چونکە ئەمە لە حاڵەتێک ئەڵێ ئەگەر خلو بوو سەرۆکی هەرێم خلو بوو سەرۆکی پەرلەمان بۆی هەیە ئیشەکانی بەڕێوە بە بەڵام خلو لە چه حالەتێکە بێ خوا نەخواستە لە حاڵەتی وەفات لە حاڵەتی نەخۆشی لە حاڵەتی مەسەن ئەوەی کە لە بەغا بوو لە کاتی جەنابی سەرۆک مام جەلال طبعا هەمومان نەزانین ئەگەر بیان ویستایە دەیانتوانی ئەو کاتە سەرۆکی تر هەڵبژێرن پێش تەواو بوونی ماوەکەی بەڵام ئێستا لەبەر ئەوەی کێشەی لەسرە بۆکو خۆی ماوەتەوە هەتاکو ئەو کێشەیە چارەسەرەکرێت باش پێدوانی هەر لەبەر ئەمەیە کە ڕایکی جیاوازتانەی لە چوارلایەنەکە بەشکەی زۆریان پیان وایە کە مەسعود بارزانی ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان نییە و بۆشایی یاسایی هەیە بەڵام ئەم لایەنانە ڕاتان هاوڕێی پارتی دیموکراتی کوردستانە لەبەرەمە نییە کە بەجۆرە لە جۆرەکان دژیەوەن کەەوە بەشدار بن من نەمزانیوە تا ئێستا کە یەک لەو چوارلایەنەکە گوتبووی ئێستا کە من ئەوەی بیستم بە سەرۆکی پەرلەمان وای گوتووە بەڵام چوار لایەنەکە هەتا ئێستا نەمبیستووە هیچیان گوتوبیان سەرۆکی هەرێم ئێستا کە بۆشایی سیاسی هەیەیان بەڵام بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی و حسبانە بەڕوونی لە میدیاکان و لێ ناوتوی ئاماژان بۆ کردو کە لە ئێستادا بۆشایی یاسایی هەیە و سەرۆکی پەرلەمان سەرۆکی هەرێمی کوردستانە نەخێر من هەر حیزبێک لەو حیزبانە قسەکەری ڕسمی خۆی هەیە فەرمی هەیە کەی قسەکەری فەرمی گوتی شەرت نییە لە حیزبی منیش ڕەئی جیاواز هەیە و لە حیزبەکانی تریش ڕەئی جیاواز هەیە بەڵام کەی مەسئولی فەرمی ئەو حیزبانە یعنی قسەکەری فەرمیان گوتی بە ناوی حیزبەکەی قسەی کرد ئەم کاتە توانی بڵێ ڕەئی ئەو حیزبەی وایە ئێستا کوا مەسەلەن ڕەئی یەکێتیە تا ئێستا کە یەکێتی گوتێتی بەڕەسمی یعنی کەواتە لەبەرەوەی نیانوتووە پیان وایە بۆ حساب بکرێت لە سەریان کە ئەوانیش لەگەڵەوەدان کە بارزانی سەرۆکی هەرێمە من نازانم ئەو پرسیارە لە خۆیان دەکرێت لە یەکێتی دەکرێت خۆ لە گۆڕان دەکرێت یا لە حیزبەکانی تر دەکرێت من ئەڵێم خۆی ڕسمیە لەنا هەموو حیزبێک وتەبێژیان هەیە قسەکەریان هەیە ئەم قسەکەرە کەی ئەعلانی کرد گوتی ئەمە بۆشاییە ئەو کاتە تو ڕەئی حیزبەکەی وەرەگری بەڵام ئەندامی سەرکردایەتی حیزبێک کە قسەیەکە من بە ئەوەی نازانم بەڕاستی بە ڕسمی نازانم
وەکو سکرتێری مەکتەب سیاسی حزبی ئایندە هەڵوێستی ئەو چوار لایەنە چۆن هەڵەسەنگێنن بە تایبەت لەم پرسەیە وەکو بەرپرسی والله من هەڵوێستەکە بەو شێوە ئەوەکەم ئێمە لە وەزعێکی خەتەرناچین ئێستا بەڕاستی من داوا لە هەر پێنج لایەن دەکەم کە هەوڵ بدەن بەرژەوەندی ملت لە هەموو بەرژەوەندی گەورەترە بەرژەوەندی کوردستان لە هەموو بەرژەوەندی گەورەترە ئێستا ئێمە لە وەزعێکی ناڕێکین لەلایەک حربمانێ لەگە داعش لایەکی ترەوە خۆتانە بین بە شەهیدمان ڕۆژانە شەهیدمان بۆ دێتەوە یعنی ئەمە ئەوە هەڵناگری ئێستا کە کێشەیەکی تر دروست بکرێ بە ناوی کێشەی سەرۆکایەتی هەرێم و لە هەمان کاتدا خەڵک تووشی گیر و گرفت بێ ئەزمەی اقتصادیمان کێشەنی خۆی بڵێ خۆی کێشە نییە کێشەیە بەڵام ئایا بەقەدر کێشەی داعشە یان بەقەدر کێشەی نەبوونی ئێستای ملەتە یان بەقەدر ئەم کێشەیە بەقەدر ئەم کێشانە نییە ئەم مەسەرەن ئەگەر بێت و بکەونە سازانێک ڕێکەون بەڕاستی ئەمە حەلە نەک ئێستا کەمە بچین ببیتە دوو ئیدارەی یان خوانە خواستە شەڕی لە دروستبی وەلەو ئەوڕۆ تەکیدی کردەوە جەنابی کاک مەسعود گوتیش مەسەلەی شەڕ بە هیچ شێوەیەک نابێت یعنی ئەمە بەڕاستی دڵنەوایەکی خۆش و بەنسبەت ئێمەوە بەڵام ئایا ئەمە زەمانە بۆ ئەوەی دوو ئیدارەی نەبی ئایا ئەمە زەمانە بۆ ئەوەی شتی تر نەبی ئەمە زەمانە بۆ ئەوەی تەتەوراتی خراپتر نەبێت لە مستەقبل خەڵک ئێستا چاوەڕێی ئەوەیە بتوانیت چۆن خۆی بەڕێوە بە چۆن ژێوی ژیانی خۆی دابینکە ئەوەیە مەسەلەکان زەمان چییە؟ زەمان ئەوەیە بگەنە یا سازان ئەوە زەمانە ئیلای بە سازان ئەکرێت ئەم ئیشە ناکرێت بەڵێ کاک محەممەد دێمە لای تۆ دەمێ پرسم بەخەنا پێنج لایەنەکە بەرپرسن لەوەی کە تا ئێستا نانتوانێت لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم بگەنە سازان یاخودەم لایەنانی دیکەش خۆی تا ئێستا کۆبنەوە کرایە هەموو لایەنەکان بەشدار بووینە ئەوانەیە کە لە پەرلەمانی کوردستانن پاشان بۆ مەبەستی گەیشتن بە سازان تەنها پێنج لایەنەکە کۆبنەوەی ئەنجامدایە بۆیە ئێمە دەڵێن ئەوەی کە هۆی سەرەکی ئەوەی کە لایەنەکان نەگەن بە سازان پێنج لایەنەکەیە چکە پێنج لایەنەکە لەسەر ئەساسی سازان کۆ نابنەوە چکە سازان نییە کە هاوی پەیمانن کە حکوومەتیان تشکیل کردەیە چار لایەن ئەوانە تەنها بۆ بەرنامەی سیاسی خۆیان هەیە ململایەکی سیاسی هەیە پۆستەکان لە حکوومەت و سەرۆکایەتیەکان لە نێوان ئەم پێنج لایەنە دابەشکراوە هەر لایەنێک بۆ ئەوەی پۆستی باشتری بەدەست بکەوێت و امتیازاتی زیاتری بەدەست بکەوێت لە پۆستەکانی سیادی و تەشریفی و وەزاری و لە تایبەتەکانی هەرێمی کوردستان بۆ ئەم پرسانەدا دەنیشن و کۆبنەوەی پێنج خۆڵی دەکەن ئەمانەتان بە مەسعود بارزانی دەمڕۆ لە کۆبنەوەکە سازان بکرێت بەڵێ ئەمانەتان بە بارزانی وت کە کۆبنەوەکان بۆون هەر حەزب بۆ هەر لایەنە پۆست و پلە و پای زیاتر بەرکەوێت نەخێر خۆی ژمارەیە زۆر بوو تەنها باسی ئەوەی کرا کە هەمومان یەکەم هەمویان نیگەران بوونەوەی نابیت لە پرسی سازانی نیشتیمانی و پرسە سیاسی گرنگەکان تەنها پێنج قۆڵی کۆبنەوە بکرێتن و باسی لەوەی کرا کە پێویستە لە سازان هەموو لایەنەکان بەشدار ببن و هەمویان سەختیان لەسەر ئەوەی دەکردەوە کە پێویستە سازان بکرێت نابی ئەم پرسە بە زۆرینە و کەمینە چارەسەر بکرێتن بەڵام نەچۆنە ناو ئەم تەفاسیلانە لە کۆبنەوەکە مەسعود بارزانی ئاماژەی بۆ نەکرد کێ هۆکار بۆ بووی کە سازان ناکرێت مشکلەکە چی ینی بە هەموو ئەم لایەنانە بە نوێنەری ئەم هەموو لایەنە نەتان پرسی کێشەکە چییە؟ هەتا بە گوێرەی بیر و باوری سەرۆکی هەرێم هەتا ئێستا ڕۆژی یەکشەم کۆبنەوە دەکرێتن ئەگەر ڕۆژی یەکشەم لایەنەکان نەگەن بە سازان یاخود ئەنجامێک پێویستە ئەم کۆبنەوەیە تایبەتە پێنج خۆڵی هەڵبڕۆشێتەوە کۆبنەوەیەکی بەرفراوان بکرێت لەلایەن هەموو لایەنە سیاسیەکان بەشدار بن ئەوانەیە کە لە ناو پەرلەمان و لە دەروای پەرلەمان و بڕیاری کۆتاوی لەسەر بدەن و خۆشی ڕایگەڕاند هەموو لایەنە سیاسیەکان بە بەشداریکردنی هەموو لایەنە سیاسیەکان چ بڕیارەیەکیاندا ئەو ئامادەیە جێبەجێ ئەو بڕیارە بکاتن یعنی تەنها لە ناو پێنج لایەنە کە حەسر نەبیتن ئەو لایەنێک کە لە پەرلەمان و دەروای پەرلەمانن هەموو لایەنە سیاسیە کوردستانیەکان دابنیشن کۆبنەوە بڕیاریان لە چ دابیت ئەو ئامادەیە ئەم بڕیارە جێبەجێ بکاتن ئەی بۆ نەتان نەکرێتە سەر لایەنێک بۆ نەتانوت بالم کۆبوونەوە بەشدار بین ئەم کۆبوونەوە بێ بەو کۆبوونەوەیە بۆ تا ئێستا پێنج لایەنەکە بۆ ئێمە بەشدار نەبین بۆ یەکلایی نەکەینەوە کەم بابەتە هێندە بۆ بە کێشە و هێندە بەربەستی دروست کردو بۆ قەیرانی ئێستا خۆی کێشەکە لە بەشدار نەبوونی ئەم لایەنە سەرۆکایەتی هەرێم نییە کێشەکە لایەنەکانە
ئێمە خۆ کە بە ئێمەیان ڕاگەیان کە نوێنەرێک لە تورکمانەکان بەشدار دەبیتن خۆمان پەیوەندیمان بە سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستانمان کرد ڕاماگەیاند کە لایەنە تورکمانیەکان بە یەک نوێنەر بەشدار نابن چۆن یەکێتی پارتی گۆران یەکگرتو و کۆمەڵ بە شاندێک بەشدار دەبن پێویستە تورکمانەکان بە شاندێک بەشدار بن و کەس بۆ نییە لە جارێک تهدید بکاتن خۆیان شاندێک لە سەرۆکایەتی هەرێم وەڵام مندرایەوە گوتیان لایەنەکان لایەنە پێنج قۆڵیەکە ئەوان رازی نین لەوەی کە دەڵێن تەنها بە یەک نوێنەر بەشدار دەکرێت یعنی لایەنە کوردستانیەکان بەربەسن لە بەرامبەر ئەو کۆبنەوە پێنج قۆڵیە نەک سەرۆکایەتی هەرێم یاخود سەرۆکی هەرێم و سەرۆکی هەرێم خۆشی ئاماژەی بۆدا گرنتی چییە ناکرێت ئەگەر گرنتی چیە بۆەوەی ئەگەر بەشدانە من بەشداری ناکرێت باش گرنتی چییە بۆەوەی خۆی دکتۆر محمود عوسمان دەوێ بەشدار بوو لەگەڵ سەرۆکی سکرتێری حزبی زەحمەت چێشان خۆیان زۆر تاکیدیان لە سەرۆکی هەرێم کرد کە پێویستە بەشداری کۆبنەوەکەی بکرێتن ئەگەر لایەنەکانش بەشدار نەبن بۆ ئەوەی هەر نەبی هەوڵ بدرێت کە بگەنە سازان بەڵام سەرۆکی هەرێم گوتی من بەشداری ئەو کۆبنەوە پێنج قۆڵیە نابم تاوەکو ئەم لایەنە سیاسیانش بەشدار دەبن چونکە پێویستە سازانی نیشتیمانی بە هەموو لایەک بکرێتن نەک قۆڕق بکرێت لەلایەن ئەو پێنج لایەنە چونکە ئێمە تەنها ینی ئێمە باسی هەر پێنج لایەنمان کرد ینی ئێمە گلەیمان لە پارتیش کرد چونکە پارتیش لەو پێنج قۆڵیە وەڵامیان چی بوو پارتی وەڵامی هەوڵ بدەن هەموو ئەو گوتی بەخۆی بە گوێرەی قسەکانی سەرۆکی هەرێم ئەو باسی ئەوەیە کرد کە گوتی پاش ئەو کۆبنەوە بۆ فراوانی کە لە هۆڵی سعد عەبدوڕا ئەنجامدرا ئەوان گوتیان ئێمە کۆبوونەوەیەکی پێنج قۆڵی دەکەین کە گوایە یەک کۆبنەوە دەکرا بەڵام ئەو کۆبنەوەی پێنج قۆڵیە بەردەوام بوو وای لێ هات کە لایەنەکانی دیکە پەراوێز بخرێن بۆیە ڕۆژی یەکشەم دوو خاڵ هەیە خاڵی یەکەم گوتی پێویستە هەموو لایەنەکان بەشدار ببن ئەگەر لایەنەکان بەشدار نەبن منیش بەشدار نابم خاڵی دووەم ئەگەر ڕۆژی یەکشەم نەگەن بە سازان ئەم کۆبنەوە ڕابژیرێت کۆبنەوەیشی بەرفران بکرێت بۆ هەموو لایەنە سیاسیەکان لایەنە سیاسیەکان کویان پێ باش بوو من جێبە ئەم بڕیاڕێ یاخود هەڵوێستی هەموو لایەنەکان جێبەجێ دەکەم هەر بڕیارێکیشی بێتن ینی نەتانوت پێشتر نەتانوت پێشتر بۆ مەرجە دانەنا بۆ کۆبوونەوەکان بۆ بارزانی پێشترە مەرجەی نەبووی لە ئێمە باسخون گوتم ئەمە کێشەکەمان لەگەر سەرۆکایەتی هەرێم نیە لەگەر لایەنە کوردستانیەکانە چونکە کاک محەممەد ئێستا مەسعود بارزانی ڕاگەیاندراوەکە لە تەلەڤیزیۆنی NRTش بڵاوکرایەوە داوا لە هەموو حزبە سیاسیەکان کرابوو ئەوەی کە ئیجازەشی هەیە بەشداری کۆبنەوەی بکرێتن و کۆبنەوەکە یەکەم جار بە بەشداریکردنی هەموو لایەنەکانی پەرلەمانەکە گۆڕدرا کاک محەممەد وەڵامەکەی منەوەیە ینی پێتان وت بۆ پێشتر ئەم مەرجە دانەنا ئێستا بۆ سوورە لەسەرەوەی مەرجی بەشداریکردنی پێوەستە بۆی کە ئێوە بەشدار بن پێتان وت کە هێندە خەمخۆری بۆی کە ئێمە بەشدار بین بۆ نمونە کە دەتەوێت ئێمە بەشدار بین بۆ پێشتر ئەم مەرجە دانەنا ئەمەتان وت پێشتر بەشداری کۆبنەوەکانی نەکردووە و پێشتر خۆشی بە ئێمە ڕاگەیان من لە ڕاگەیاوان دراوەکە داوام کردی هەموو ئەو حزبانێک کە مۆڵەتی ڕسمیان هەیە بەشداری کۆبنەوەکە بن کۆبنەوەکە باو ئاراستەیە ڕۆیشتووە خۆشی بە پارتی گوتووە نەدەبوایە ئێوە بۆ شێوێ بەشدار بن و ئێستاش ڕۆژی یەکشەم دەڵێت ئەگەر کۆبنەوەکە شتێک هەیە لێرە لایەنەکان زۆر تەکیدیان دەکردەوە دەیان گوت پێویستە وەک سەرۆکی هەرێم و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە گەورەترین ینی زیاترین کورسی پەرلەمانی هەیە بەشدار بی بۆ ئەوەی چارەسەر بکرێت ئەو دەیگوت من بەشدار نابم تاوەکو هەموو لایەنەکان دیکەش لەم کۆبنەوەی بەشدار نەبن ینی مەسەلەکە لێرەیە کاک نەسڕوڵڵا پێشتر مەسعود بارزانی ئەم داوایی هەبوو ئەم مەرجە هەبوو لەلایەنە سیاسیەکان کە داوایانە کرد بۆ مەسعود بارزانی بەشداری کۆبنەوەی پێنج قۆڵی نابێ مەرجی مەسعود بارزانی هەمان ئەم مەرجێ ئەمڕۆ بوو کە دەیوت تا لایەنەکانی دیکە بەشدار نەبن ئەو لە ئەو حزبانی کە تەنانەت مۆڵەتیان هەیە من بەشدار نابم من بەڕاستی ئەوە نازانم کە پێشترێ مەرجی هەبوو یان نەیبوو بەڵام ئەوی من بزانم ئەوڕۆ بیستم و گوێم لێ بوو ئەم مەرجەی گوت و پێشترێش وا بزانم یەک دوو جاری تر داوای کردکەوە حیزبەکان چ بڕیارێک بدەن من جێبەجێەکەم بەڵام ئەوی ئەوڕۆ زۆر بە وازەحی باسی کرد بەڵام من پێشتری بەڕاستی نازانم من نەمبیستووە کە ئەم شتانە هەبێ بەڵام ئەمڕۆ گوتی ئەم حیزبانە و لەگەر پێنج حیزبەکە ئەگەر بێت و هەر بڕیارێک بدەن لێت ئەمە بەڵام لەکەی لە دوای کۆبوونەوەی یەکشەمەی دابێ ئەگە نەگەیشتە ئەنجام بۆ دوایەوە لەبەر ئەوەی چکووە تا ئێستا بەردەوام بووە وابزانم شەشەمینە هەفتەمین کۆبوونەوەی نازانم چەندە ئەگەر هات و ئەمانە نەگەیشتن نەتیجە
ئەمە باشترین حەلە. ینی گەشتە نەتیجەوی کێشەتان نییە لەگە گەیشتن ڕاتان وەرگن ڕاتان وەرنەگرن بەشدار بن بەشدار نەبن کێشەتان نییە؟ ئەمە لەوانەیە دواتر ئەگەر کۆبوونەوە لەسەر شتی تر بکرێ داوا بکە ئەمانش بەشدار بن چونکو بەڕاستیش ئەگەر بێ ینی دوای چارەسەرکردنیەوە بەشدار بن مشکلتان نییە بۆ نەکاکە خۆ مەسەلە بەشدار بوون و بەشدار نەبوون نییە. ئەمە ئێستا ئەمڕۆ دکتۆر مححمود عوسمان هات وەکو کەسایەتێکی سربەخۆ، یعنی هەر کەسێک لەو کوردستانە حیزب بی کەسایەتی بی ڕەئی زۆر مهمە بەشداری بکە لەم وەزعی ئێستا فی سەبیلی چارەسەر چونکو هەمانە یەک تاقی کەسایەتیە چ حیزب نییە بەڵام ئەفکاری باشی پێشتی باشی پێ ئەتوانی بیگەینی. یعنی ئەمە بەڕاستی ئیهمالکردنی لایەنەکان وەڵا ئەمە ئەندام پەرلەمانی نییە ئەمە فلانی نییە هەموو ئیهمال کراون هەتاکو بەڕاستی لێتان ناشارمەوە لە سەرۆکای مەسەن وێ ڕژە کۆبوونەوە کرا ئێمە داوەت نەکرابوون بەڵام کە پرسیمان ئێمە بۆ داوەت نەکراینە گوتیان لەبەر ئەوەی ئێوە ئەندام پەرلەمانتان نییە. بەڵام ئەم جارە ئەڵێن نەخێر ئەمە ئەوانەی ئیجازەشیان هەیە مۆڵەتی ڕسمیان هەیە ئەمانەش ئەوێ بەشدار بن. ئەمەش بەڕاستی شتێکی باشە یعنی شتێکی باشە ئەمە. ئەیوتان چۆن گۆڕامە؟ چۆن چی؟ چۆن ئەم بڕیارە گۆڕایەکەم جاریانەوە بێ ئەندام پەرلەمانتان هەبێ بەڵام ساڵن بەس مۆڵەتان هەبێ؟ برای خۆشەویست خۆ تو لەوێ لە مەکتەبنی بڵێ مامۆستا دەرست بۆ شەرحەکە و تۆش پرسیاری لێ بەڵام ئێوە حزبێکی سیاسی بەشدار لە پرۆسی سیاسیە با عەرزت کەم خۆی ئوسولی ئیجتیماعەکە چۆنە کۆبوونەوەکە ئەو خۆی قسەی کرد کە قسەکانی خۆی تەواو بوو خەڵک مداخەلەی کرد اینجا مداخەلەکانیش ملاحەزاتی خۆی نووسیەوە زۆر شتی وەڵام داوە ئەو خەڵکەی وەڵاغرەبی وەڵام دایەوە هەر کەسێک شتێکی پێ بوو ئەنی کەس بەڵام حەزەی لەسەرمە نەبوو. بەڵام کاکە خۆی ئێستاکە چیە ئێستاکە ممچینە ئێستاکە ضرورەتی ئەو وەزعە لە هەموو کاتێک باش زرورتر بێ لە هەموو کاتێک پێویستتر بێ پێشترێ لەوانەیە زۆر شتە بووە پێویست نەبووە هەموو حیزبەکان کۆبنەوە دیارە بەڵام ئێستا لەم زروفە نالەبارە پێویستە ڕەئی هەموو کەسێک وەربگیرێ باش حتاکو ئەوەی سەرزادەش باز لەوە کرا گەرهات و چوارلایەنەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بایکۆتی کۆبوونەوەکان بکەن کاریگەریەکانی چێ بێت بشاردە چێ بێ بۆ کاتە باز لە مەگەرەکرا لا لێرە یەک خاڵی گرنگ هەبوو لە مەوزوعەکەیە باسی ئەوە کرا کە ئایا ئەگەر بێت و لەسەر ئەو سیستەمە ئێمە ڕێک نەکەوتین ئەو دەڵێ پەرلەمانی ئێمە دەڵێن سەرۆکایەتی فەرمو ئەگەر نە بە قسەی مەبی نە بە قسەی ئەوان بی ئەوە ملت مەوجودە و دەچین ئیستیفتایەکەین ینی ڕێفراندۆمێکەکەین ملت گوتی بە سەرۆکایەتی بی سەرۆکایەتی بی ملت گوتی پەرلەمانی بی پەرلەمانی بی یعنی ئەمە نەتیجەیە ئەمە نەتیجەی نهاییە ئەمە نەتیجەیە ئەگەر ڕێک نەکەوتن بەڵێ باش باز لەوە کرا هیچ باز لەو ئەگەرانە کرا گەرم چوارلایەنە بایکۆتی کۆبوونەوەکە بکەن باسی ئەوە نەکرا بایکۆت بکەن بەڵام باسی ئەوە کرا ئەگەر نەگەنە نەتیجە هەر پێنجدانەکە نەگەنە نەتیجە ئەمە باشترین چارەسەرە ئەویش ئەوەیە ڕێفراندۆمێک بکرێتن ملت بڕیاری خۆی بدا چ جۆرە سیستەمێکیانەوێ دەگەڕێم وڵات کاک محەممەد دێمە لای تۆ کاک نەسوڵڵا ئاماژە بۆ دەکات دەڵێ مەسعود بارزانی ئاماژەی بۆ کردووە گەر ئەم چوارلایەنە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەسەرم پرسە نەگەشتنە نەتیجە با میلەت ئەم بابەتەیەک لای کاتەوە باز لەوە کرا گەر ئەم چوارلایەنەش ڕازی نەبوون بەوە ئەو کاتە پارتی دیموکراتی کوردستان سوورە بێت لەسەرەوەی کە میلەت دەمەیەک لای کاتەوە ئەگەر ئەو چوارلایەنە بایکۆت کرد چییە بێت خۆی سێ بژاردە هەبوو ناو پەرلەمان لە ناو کۆبوونەوەکە یەکەم ئەم پرسە بەڕێگای ریفراندۆم چارەسەر بکرێتن خەڵک بڕیارداتن ئەگەر نەگەیشتنە ئامانز یاخود بۆ یعنی ئەوەی سەرۆکی هەرێم کە باسی کرد یەکەم لە ناو خەڵک هەڵبژێردرێت سەرۆکی هەرێم ئەگەر لەسەیان ناو خەڵک هەڵ نابژێدرێت ئەم پرسە لێکلایی بکرێتەوە بە ریفراندۆم خەڵک بڕیار لەوەی بداتن کە ئایا سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمان یاخود لە ناو خەڵک هەڵبژێدرێت ئەگەر لەسەر ئەوەش رازی نەبوون بۆ خولی داهاتوو تەزیل بکرێتن ئەو خولی داهاتووی پەرلەمان بڕیار لەسەر چیدا ئەوان لەسەر ئەوەی رازین ئەو سێ بژاردەیە باسکرا بەڵام زۆربەی ئەوانەی لە کۆبوونەوەکە دانیشتبوون لەسەر ئەوەی هاورا بوون ئەگەر لایەنەکان نەگەیشتن بە سازان شتێکی زۆر ئاساییە ریفراندۆم بکرێتن لە ڕێگای ریفراندۆمەوە خەڵک خۆی بڕیار بداتن لەوەی کە ئایا سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمانەوە هەڵدەبژێدر یاخود لە ناو خەڵکەوە هەڵبژێدرێت بژاردەی هەڵبژاردننی پێشوەختە باس کرا نەخێر خۆی ئەگەر بژاردەی هەڵبژاردننی پێشوەختیش باز بکرێتن ئێستا لەو کاتەیدا کە بە دەیان هەزار پێشمەرگە لە سنوورەکان لە حاڵەتی جەنگدان یعنی نزیکەی 100,000
هاوڵاتی هەرێمی کوردستان لە جەنگدان چۆن ئێمە دەتوانین هەڵبژاردن بکەین کە سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان خۆیان سەرپەرشتی ئەم شەڕە دەکەن چ ئەوان دەتوانن ینی ئیشراف لەسەر هەڵبژاردنەکان بکەن چ پێشمەرگە دەتوانێت بەشداری هەڵبژاردنەکان بکرێت و ناشکرێتن ئێمە هەڵبژاردنەک بکەین پێشمەرگەکان و ئەو کەسانێک کە بەرگری لەو خاکە دەکەن بێبەش بکەین لە هەڵبژاردنەکان بۆی هەڵبژاردنی پێشوەخت ئەمەش بژارەکە بەڵام باس نەکرا. کاک نەسروڵڵا لە کۆبوونەوەکە باسی هەڵبژاردننی پێشوەخت کرا گفتوگۆی لەسەر کرا؟ نەخێر باسی هەڵبژاردننی پێشوەخت نەکراوە، بەس باسی هەروەکو باسم کرد باسی ئەو بژاردانە کرا، سێ بژار دەبوو ئەگەر ڕێک نەکەوتن لەسەر پەرلەمانی یا ڕئاسی بکرێتە ڕیفراندۆم و لە ڕیفراندۆم یەکلایی بکرێت. بەڵێ سپاس بۆ نەسروڵڵا سوورچی بەرپرسی مەکتەبی سیاسی حزبی ئایندە لە ستۆدەکانمان لە شاری سلێمانی، هەروەها محەممەد ئیلخانی سەرۆکی پارتی